وەزیرا چاندنیە و çavkaniyên avê ji derên avê serdana projeya Elweya Hewlêrê ya neh dike hevkarê me hoşmand Sadeq digel me de hoşmand arman ji vê serdanê çi ye? دڵشادەم کاتت باش کەمێکی دیکە وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو دێتە ئەلوەی هاوچەرخی هەولێر بەمەبەستی گفتوگۆکردن لەگەڵ ئەلوەی هاوچەرخی هەولێر و لەبارەی ئەو پڕۆژەی گرینهاوس تایبەت بە چاندنی میوەی لە نێو خانووی شوشە کە ئەو پێداویستانەی کە لە هەرێمی کوردستان هەنووە پێویستن لە ماوەی ڕابردوودا کە کێشیان هەبووە هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ جوتیارانیش لەگەڵ یەکێک لە بڵین کارمەندانی لە بەرپرسانی ئەلوەی هاوچەرخ زیاتر گفتوگۆ دەکەین لەسەر گرین هاوزان و گرین هاوسە چییە چه سوودێکی دەبێت ئێستا چیان کردووە و چه سوودێکی دەبێت بۆ جوتیاران و بۆ هاوڵاتیانیش یەکسامیە دروشی ئەگەر بیت تێرەوە لەبارەی ئەو ئێستا ئەمڕۆ پرۆژەیەکتان هەیە کە وەزیریش سەردانی دەکات ئەوش تایبەت بە گرین هاوس بابزان گرین هاوس چییە؟ ئایا چه سوودێکی بۆ جوتیاران هەیە؟ چه پرۆژەیەکە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێک کە جەنابتان تەشریفتان هێنا ئێرە بەڕاستی ئێمە وەکو شەریکەی ڕێدیار ئێستا دووسێ پرۆژەمان هەیە لە خەریکین تێدا مەوزۆی گرین هاوس وەکو چۆن بڵێ بنەمایەک بوو یان بڵێن پلانێک بوو دەبێت لە بیدایەت بین تەکنۆلۆژیایەکی زیراعی کشتتوکاڵی بێنە ناو هەرێمی کوردستان و بەقوت بێتن لەو ئاستا بێتن کەوەی کە لە جیهانە بەرهەم چۆن دێنێتنی لە زیراعەت لە کشتتوکاڵی ئەوجا پێشی دروستکردنی گرین هاوس پێویستمان بە شوێنێک بوو بۆ فرۆشتنی و تەسویقکردنی بە بازارکردنی ئەوەی ئەلوەی هاوچەرخی هەولێر دروستکرایە ئەو ئەلوەی هاوچەرخی هەولێر کە 680 دوکانی تێدایە بەستی ئەلوەیە ئەوجا جۆرا و جۆری دوکانەکان هەیە هاتینە پێش بینین گرین هاوسەکان ئاوادان بکەینەوە گوتمان باشترین تەکنۆلۆژیا کە هەیە لە هۆڵندا هەیە ڕێککەوتین لەگەڵ هۆڵندیەکان شەریکەی هۆڵندی خۆیان هاتیە یەکەم نمونەمان لۆ دروست بکاتن هەروەها ئەوە چکە گرانە لەسەر جوتیاری و لەسەر تاجری ئەی کوردستانی بۆیە چوین نمونێکی تریشمان هێنایە کە هەرزانتر بێتنی تورکیە تورکیەکانش اعتماد دەکەن لەسەر تەکنۆلۆژیای فەڕەنسی ئەوانیش دیسان نمونێکمان دروست کردیە و 300 دۆنەمان لە حکوومەت وەرگرتیە وەکو بواری استثمار بڵێن لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان تایبەت ئێستا لە هەولێرمان دەست پێ کردیە ئەوجا ئەو دوو نمونە کە زیراعەتێکی های تەکنۆلۆژی بەکاردێنێتن دەتوانێت سەیطرە لەسەر جۆری بڵێن بەرهەمەکە بێنی دیسان ئێش و دەرد و ئەوانە هەمووی چارەسەر بکەی بە ئاسانی ینی ئەوەی کە دیارە خۆ زۆرتر لە ئەوروپا کە بەرهەمەکان دێن خەڵکانی ئێمە زۆر معجەبن پێی چونکە ئەوەیە بەرهەمەکە زۆر ساخلەمە دەمانێت لەو جۆرە دروست بکەین ئەوجا ئێستا خەریکین دەستمان پێکردیە ئیش کرایە طبعاً گرین هاوسەکان دروست کراون دوو گرین هاوس تورکەکانیش ئیش تێدەکەن و هۆڵندیەکانیش تا چەند نەجاحەتێنەوە تا چەند لە چوارچێوی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێشخستنی بواری دیار بوو کە کابینەی نوهەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە هەرە سەکتەرەکانی کە احتیمامی پێدا مۆزۆی زراعەتە کشتتوکاڵە بۆیە ئێمە وەکو شەریکەش هەوڵماندایە بین بەشێک لەو هەوڵدانی حکوومەت یارمەتی ناڵێم پێمان ناکرێەوەی حکوومەت پێ دەکرێتن بەس توانای شەریکای چەند پێ دەکرێتن یەکەم ئەوەیە گوتمان لەگەڵ شەریکەکانی تر وەکو کارتی تایبەت دەتوانین ئەو شەریکاتە نەبێنین هاتین هێناوانە تورکەکانیشمان هێنا و هۆڵندیەکانیشمان هێناوە ئیش تێدا دەکەین لە ڕۆیەکی تریشەوە ئەلوەی هاوچەرخی هەولێر هەر دیسان دەبێنین کە مۆزۆی جوتیاران هەموو ساڵێک کێشەیەکیان هەیە بۆ بەرهەمی خۆیان ئەوجا ئەو ساڵ بەڕاستی کە بەڕێز وەزیری زراعەتشمان داوەت کردیە بۆ ئەو ئێڤنتە بڵێن ئەو حەدەسەی کە ئەوڕۆ ڕوودەدا کە ئەوە چەند مانگێک زیاترە ئێمە خەریکین بەردەوام یارمەتی جوتیاری دەدەین هەروها بەقاڵی دەدەین ئەو یارمەتیدانە نەک وەکو بڵێن منەتێکە لە شەریکە بەشکەم دروستکردنی ئەو بازارکردنەیە شوێنێکمان دۆزیتەوە هەم جوتیار بێتە ئەوێ هەم بەقاڵەکەش ئیشەکەی خۆی لەوێ بکرێتن بەڵام ئێمە وەکو دامانێتە جوتیاری بۆ نمونە هەر سارێک هەر پیکابێکی داخلی ئێرەی ببێتن وەکو ئەلوەی هاوچەرخ وەکو شەریکە 15000 دەداتێکی پیکەمێک وەکو بەس دامێک بێتن بۆ جوتیار هەروها بەقاڵیش جۆرا و جۆرە بەقاڵ دیسان هەیە بەسم بە پیکاب دەردەچێتن هەیە پیکاب ئەوەی بڵێن کەنتەر دەردەچێتن هەیە بە لۆری دەردەچێتن هەمووی دیسان تەصیفمان کردیە لە 15000 تا 250000 دینار دەدەینە ئەو کەسە ئەو بەقاڵە ئەویان ئەو تاجرێکە دێتە ناو ینی بۆ نمونە ئەو ماوەی ڕابردوو خلالی یەک مانگێکە 150 میلیۆن دینارمان دایتە جوتیاران و بەقاڵەکان تەنیا بۆ دەعم ئەوە دیسان وەکو بڵێن بەشێکە لە
ئیشی بڵێن شەریکەی ڕێدیار و گرین ئایسلندمان هەیە بێتیبار ئەوەی گرین هاوزە هەردیسان وەکو دام بۆ ئەو ئیشەی کە حکوومەت هەردەسێ پێ بۆیە بەڕێز وەزیری زراعەشمان داوت کردە لە ژێر چاودێری وەزیری زراعە ئەو کارەران دەکرێت. سپاس دەکەم. بەڵێ دڵشاد لە چارچەوەی ئەو هەوڵانی حکوومەت هەرێمی کوردستان بۆ زیاتر پێشخستنی کردی کشتتوکاڵ بۆی بێتە سەرچاوی سەرێکی داهات لە هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ لایەنەکانی دیکەش لە هەوڵدان بۆی کەوا بەرهەمی جوتیاران هەم ساغ بکرێتەوە هەمیش بتوانرێت بە بازار بکرێن و بەرهەمی وا بێت بەرهەم بێنێت کە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستانیش لە پێویستەکان بێت. هۆشمان سادق نوچەکانە مەشاو لێرە.